بەڵێ بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لەبێ خۆشحاڵم جارێکی دیکاتمەوە خزمەتتان بۆ ئەمەڵقەی بەرنامەکەم میوانداری میوانێکی تایبەتمان کردووە بەڕێز کاکانۆجەوەر عەبدولمەسیح وەزیری گواستنەوە و گەیاندن لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە دیارەمە بەسمە لەگەڵ جەنابیان و پێشتریش کە لە فەیسبوک بڵین ڕێکلامەکەمان بڵاو کردبووە کە جەنابیان میوانە بن کۆمەڵێک پرسیاراتەوە سەبارەت بە بابەتی جیاواز هەر لە ئەوەی پەیوەستە بە هێڵەکانی ئینتەرنێتەوە ئەوەی پێیوەستە بە گواستنەوەی گشتی لە ناو شارەکان و لە ڕێگاکانی دەرەوە ئەوەی پێیوەستە بە زۆر بابەتی دیکەوە کە ئێوە مەبەستانە وەڵامی پرسیارەکانتانی لەسەر وەربگرنەوە واروەها بە سیستەمایزکردن و بە سیستەمکردنی تەکسی و هێڵەکانی تەکسی لە ناو شارەکان مەسەلەی ئەوەی وترێت لۆگۆ و تاکسی ئەوەی لە ڕابردووە باسکرا کەوتیان ئەوەی فەرمانبەر بێ بۆی نییە کاری تاکسی بکات و ئەمان ڕێکە خرێتەوە واروەها بابەتی دیکەی سەبارەت بە خزمەت گوزاریەکانی هێڵی ئینتەرنێت و خاوی و خێرایی هێڵەکان و گرانی نرخەکانیان و هەندێک بابەتی دیکەش لەو بارەیەوە و بێگومان قسەش لەسەر پۆستە و گەیاندنەکەین لە هەرێمی کوردستان و بەرنامەکەشمان بە تێڕوانینێکی گشتی لەسەر کارنامەی وەزارەتەکەیان و ئەوەی ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانیان کردو چیان لە ئەولەویەتی کاری خۆیان داناوە و بەنیازن لەم 4 ساڵەیە چی بکەن ئێمە ئەم بابەتانە لەگەڵ جەنابی وەزیر گفتوگۆی لەبارەوە ئەکەین من بە خێراتنی پیاکانەوە کەم سڵاوتان لێبێت سوپاس بۆم دەرفەتە گەر لەوێەوە دەست پێ بکەین کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کاوترێ کابینەیەکی هەمەڕەنگە بە مانای وشە بە مانای کەلیمە کابینەیەکی هەمەڕەنگە پێکاتە جیاوازەکان تا ڕادەیەکی باش ڕازین لە پشکەکانیان بێگومان داواکاری زیاتریان هەیە و مافی خۆیانە بەڵام تا ڕادەیەک لەم کابینەیە ڕازین لە پشکەکانیان جەنابتان بۆن منەوەکو پێکاتەی مەسیحی و ئەوانەی دیکە کە ئێوە نوێنەرایەتیانەکەن حەزوورتانەیە پێم خۆشە لێرەوە بچینە ناو باسەکەەوە وردە فەرموو پێشێکی زۆر سپاسان دەکەم و زۆر سپاسی بەڕێستان دەکەم کاگیادگار و هەروەها ئیدارەی کوردستان 24 بەڕاستی ئەم کارەی کە جەنابتان دەکەن لە سەحافەی استقصائی بابرێن لە ئیعلامی استقصائی کە نزیکن لە هاوڵاتی هەروەها نزیکن لە ئەم کەسانەی کە بڕیار بەدەستن و هەروەها بڕیاردەرن و لە سوڵتەی تەنفیزین لە سوڵتەی تەشریعین لە سوڵتەی قەضاین هەروەها ئەم پردە گواستنەوەی زانیاری لە هاوڵاتیان لە بۆ ئەم شوێنانە و لەم مەراکزی قەرار بۆ هاوڵاتیان ئەمە ئەرکێکی پیرۆزی ڕۆژنامەگەریە و ئەمن دەستخۆشتان لێ دەکەم. بەدڵنیاییەوە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی گشت پێک هاتەکانی نەتەوەیی و ئاینیە بەندا وەک نوێنەری گەلی کلدانی سریانی ئاشووری مەسیحی و هەروەها برای بەڕێزم کاک ئایدن معروف وەک تورکمانێک هەروەها نەتەوەی تورکمان لە ئەنجومەنی وەزیران ئێمە هەمومان لەگەڵ برایەکانمان لە گشت هێزەکانی کوردستانی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرکردایەتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی ئێمە هەمومان کار دەکەین لە پێناو پێشکەشکردنی باشترین خزمەت گوزاری بۆ هاوڵاتیانی کوردستان و ئێمە لە یەکەمین دانیشتنی ئەنجومەنی وەزیران ڕێک کەوتین کە نەبەندا نوێنەری کلدانی سریانی ئاشووریەکانە مەسیحیەکانە نەکاک ئایدنش نوێنەری تورکمانە ئێمە هەردووکمان یارمەتی دارین بەڵام ئەوەی نوێنەری گشت پێک هاتەکانی کوردستانە ئاینی و نەتەوەی ڕێزدار جەنابی سەرۆکی ئەنجومەن وەزیرانە کە کاک مەسرور بارزانیە ئێمە تەنها یارمەتی دەدەین لەو مەلەفانە. باشە وردە بینە سەر ئەوانەی پێویستن بە وەزارەتەکەتان دیارە من لەگەڵ ئەو بەڕێزانی دیکەش کە پێشتر میوانداریم کردوون هەمیشە باسی ئەم پرسیارە ینی ئەمەوێت جوابم دەست بکەوێتەوە چکە جوابی پرسیارەکە گرنگە بۆی ئێوە دەستکراوە بن لە کارەکانتان ئەو کارنامەیی بۆ 4 ساڵی داهات و ئاراستە و پێشکەشی ئەنجومەنی وەزیرانتان کردووە کەی پەسەند دەکرێت؟ ئێمە بەدڵنیاییەوە گشت ئەو بەرنامانە گشت وەزارەتەکان کە بەرنامەیان پێشکەش کردووە ئەم بەرنامەیە لە چوارچێوەی کارنامەی کابینەی نۆیەمە کە ڕێزدار جەنابی سەرۆک وەزیران پێشکەشی کرد بە هاوڵاتیانی کوردستان لە ڕۆژی متمانەوەرگرتن لە پەرلەمانی کوردستان گشت کارەکانمان هەمویان لە چوارچێوەی ئەو کارنامە گشت وەزارەتەکان هەر وەزارەتەوە بە پێی اختصاص و تایبەتمەندی خۆی
پێشکەشمان بە ڕێزدار ئەنجومەنی وەزیرانمان کردیا و چاوەڕوانین لەوەی کە ئێمە لە گفتوگۆ داین هەتاکو بگەینە سیغەی نهایی لەبەرەوە با ئێمە لەوە زۆر ئاشکرابی زۆربەی کاری وەزارەتەکان متعلقە بە یەکتر پابندە بە یەکتر متداخلە تا ڕادەیەکی زۆر لەبەر ئەوە دەبی لە بەڕێزان لە فەرمانگەی بە دوواداچوون و هەماهەنگی و هەروەها لە دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پێکەوە ئەوان هەمویان دادەنیشن ئەم پرۆپۆزەڵە تا ڕادەیەکی باش یەک دەخەن و بۆ وەزارەتەکان دەنێرن و بۆ زوانە دەگاتن ئەمە یەک دوو وەزارەتی گواستنەوە گەیاندن هەمیشە باسمان کردیە وەکو دەمارەکانی لاشەی مرۆڤە ئەگەر دەمارەکان بەهێز بن خینە زۆر باش دەسوڕێ و جستەیەکی بەهێزت دەبی ئەگەر دەمارەکان زەعیف بن زوو تووشی جەڵتە دەبی بەڵێ و تووشی زەبحەش دەبی لەبەر ئەوەی ئیشی وەزارەتی گواستنەوە گەیاندن کارێکی خزمەت گوزاریە و ئەم کارە خزمەت گوزاری کە گواستنەوە گەیاندن دەکاتن پەیوەستە وە پابەندە و پەیوەندیشی هەیە بەگشت ئیشەکانی وەزارەتی خزمەت گوزاری دیکە کە بوونیان هەیە لە هەرێمی کوردستان باشە کەواتە ئێوە چیتان لە ئەولەویەتی کاری خۆتان داناوە بۆ ئەوەی وردە هەندێکیتان خستۆتە بواری جێبەجێکردنەوە ئاگادارم ئەوانەی دیکە چین و بەنیازن بە چ ئاراستەیەک هەنگاوەکانتان دەست پێ بکەن یەکێک لە گرنگترین کارەکان ئەمەیە کاری گواستنەوەی گشتی هێڵەکانی گواستنەوەی گواستنەوەی گشتی لە کوردستان با ئێمە لەوە سەریح بین زیاتر پێوەستە بە پاس و بە تەکسی تا ئەمڕۆ بڵێ تا ئەمڕۆ ئێمە ئیشەکانی پاس و تەکسی تا ڕادەیەکی باش ئەوەی کە توانرایە لەبەرەوە ئێمە بە ئەمە دەبی بە زەمیر ئینسان قسە بکاتن ئێمە کابینەی نۆیەمین هەشت کابینە پێش ئێمە کاری خۆیان کردیە بەو هێزەیە کە هەیان بوو و بەو خوبڕایە کە پێیان کرایە پێشکەشی بکەن ئێمە ئەمڕۆ لە سفر دەست پێ ناکەین ئێمە دەست پێ دەکەین وە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ئێمە بنیاد دەنین لەسەر ئەم کارێک کە پێشە مەکراوە کاری زۆر باش کرایە و کارێک هەیە بە نیوە ناچڵی کراوە بە نسبەی تۆمۆح نییە ئێمە ئەوەی کە تەرکیزی لەسەر دەکەین دەبینین کە هێڵی گواستنەوەی گشتی لە سەرتاسەری کوردستان لە مستەوای تۆمۆح نییە بە هیچ شێوەیەک لەبەر ئەوە ئێمە پێشکەشمان کردیە بە ڕێزدار ئەنجومەنی وەزیران مەشروعی ستیپاس مەشروعی ستیپاس ئەمەیە کە ئێمە بتوانین هێڵێکی پاس ئاکتیف کە لە کاتی خۆی بگا بە شوێنەکان پاسەکانی ڕێک و پێک مکەیەف لە هاویندا سارد و فێنک لە زستاندا گەرم بگاتن بە هاوڵاتیان لە کاتی پێتان وایە ئەم جەڵجاڵی ئێمە ئەیبینین لە ناو شاری هەولێر و بێگومان لە شارەکانی دیکەشێ بەڵام لەبەرەوەی هەولێر پایتەختە لێرە زۆر لە هەموو شارەکانەوە و نوێنرایەتی وڵاتان ئیش کارەکان وەزارەتەکان هەمووی لێرەیە جەنجاڵیەکی زۆر هەیە ینی خەڵک هەیە ئەڵێت لەم بەری ماڵەکەم بۆ ئەو بەری ماڵەکەم بچم بۆ داوامەکەم چل دەقم پێ دەچێت با ئێمە چۆن چارەسەرەکە ئەو جەنجاڵیە بەشێکی باشی چارەسەر دەکرێت بەم پرۆژه سیتی پاس لۆ ئەگەر ئێمە دابین بکەین لە بۆ خەڵ تەوان ئێمە لەوە وازح بین ئێمە هیچ فەرق و جیاوازی لە بینی شارەکانی کوردستان ناکەین ئەوە قسەی لەسەرەکەین ئەمن هەولێریمە بەڵام سلێمانی بۆ منیش هەولێرە هەڵەبجە بۆ منیش هەولێرە دهۆکش بۆ منی هەولێرە زاخۆش بۆ من هەولێرە لە هەموو شار و شارەکانی کوردستان بۆ من هەولێرە گەرمیانش بۆ من هەولێرە لەبەر ئەوەی ئێمە هیچ جیاوازیکمان ناکەی و ئەوەش یعنی بە زۆر بە وازەحی ئەوە ئەمری جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە هەموو شوێنێک هەولێرە و هەولێرش لە هەموو شوێنەکە باش گرنگی دەبی بە یەکسانی بدرێتە هەموو شار و شارۆچکەکان بەڵام کە ئێمە بتوانین هێڵێکی پاس لە کاتی خۆی بگات لە مەحەتەی پاس و پاسەکە ڕێک و پێک بی بە سعرێکی معقول بی بتگەینیتە کاری خۆت بتگەینیتە بازار بتگەینیتە زانکۆ کەواتە لۆ سەیارەی شخصی خۆت لە کاتی دەوام بەکاردێنی ئەگەر پاسێک 20 سەرنشینی هەبێ 20 ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان لابیتەوە ئەنجا مەقسەدم ئەوەیە سیستمێکی پاس هەروەکو دەرەوە کە هەندێک وڵاتەکانی دەرەوە نووسرایە 5 دقەیدیکە پاس دەگاتن ئەم پاسە دەستا بازار دەستا زانکۆی مەسەلەن سەرۆکاتی زانکۆی سڵاحەدین
دەست ئەنجە بە گوێرەی هێڵەکان باش کە ئەمە بگاتن ئەوە دەکە فەرمانبەر قوتابی هاوڵاتی لە باتی ئەوەی سیارەی کەسی خۆی بەکاربیینی و لە باتی ئەوەی پارەی بانزین سەرفکە پارەی سێڤیسی سەرفکاتن بابرێن ئەمرازەکانی گواستنەوەی گشتی بەکاردێنی کە ئەو کاتە پاسە ئێمە دەست پێ دەکەین یەکەمین شت تەرکی زمان ئەوە دەبی سیتی پاس دروست بکرێ باشە و ئیدارە بدرێ و لە هەمان کاتدا استیفادە بکەین سوود وەربگرین لەم پاسانەی کە ئێستا کار دەکەن یعنی ئەو پاسانەی ئێستا کار دەکەن لە ناو جادەکان معنی ئەوە نیە ئیهمال دەکرێن کە فۆرمێکی ڕێخستنت دانا ئەوانە دەبنە بەشێک لەم فۆرمە ماوەی ڕابردوو باسی 450 پاسکرا لە ئەڵمانیاوە ئەگەن و دواتر وتیان ئەمە دەستی دووە و پەکیان کەوتو و ماندوون و سیانە ئەکرێنەوە ئەوەندەی من ئاگدار بم پەشیمان بوونەوە سەری چێ نەگەر پەشیمان بوویتەوە من نازانم کێ پەشیمان منش نازانم لایەنێکیان پەشیمان بوونەوە پێم وابێت لایەنی هەرێمی کوردستان بوو کە پاسەکان نەهێنێت بە پێ زانیاریەکانی من ئەم پاسەی ئێوە کە بەنیازین ئەم ستی پاسە ینی سەقفێکی زەمەنی هەیە بۆی دەست پێ بکات یا تەنها خەو نەجارێ ئەمە بەخۆم شعر دەنووسم بەڵام ئێمە شاعیرانە نایەنە ناو بابەتەکان باش بەڵام ئەمە هەر عقدێک کە دەکرێت سەقفی زەمەنی هەیە شروطی جەزایی هەیە ما عقدی قانونی واضحەکە العقد هو شريعة المتعاقدين لەبەر ئەوەی کە بڕیار بدرێت سەر ئەم بابەتە ئیعلانی تەندەرینگی گشتی دەکرێت ئەو مستەسمرانەی کە پێیان خۆشە بێن ئەو کارە بکەن دێن و بەشداری دەکەن و ئیشی حکوومەت چاودێریە و متابعەیە باش ئەمە نەخەونە و ئیلتەڕادەیەکی زۆر هاوڵاتیان ئەچیڤە بڵە ئەمە هەواڵێکی گرنگە بۆ هاوڵاتیان و بێگومان چانسێکی گرنگە بۆ بەرهێنەران و مستەسمرینیش کەی ئەم شتە ڕووەدا ینی بۆ نمونە مانگێکی تر دوو مانگی تر کە زەوی ئەخزەر وەربگرین لە سەروی خۆمان لە مەرجعی خۆمان کە ئەنجومی وەزیرانە ئەمە وەکو وەزارەت دەست پێ دەکەین بە کارەکانی خۆمان باشە ئەمە یەک یعنی هێڵەکانی گواستنەوەی گشتی گرنگترین کارن کە ئێمە تەرکیزیان لەسەر دەکەین لەبەر ئەوەی یەک جەنجالی کەم دەکەنەوە حادیسەی مروری کە بوویتە هۆی کارەساتی زۆر گەورە لەناو چەندین عائیلەی کوردستان و بنەماڵەی کوردستان زۆر کەمتر دەبی و هەروەها تا ڕادەیەکی زۆر ژیانی ئیجتیماعی باشتر دەکاتەوە هەر یەکێک لە ئێمە کە دەچینە دەوام لەناو سندوقێکی بچووک بەڵام چەند خۆشە تو وەچی ئەگەر بەبییر دێ هەردووکمان تەڵەبەی زانکۆ بووین ئێستاش تەڵەبەی زانکۆمە بەڵام ئەوە لەبەر ئیشکردن وشەکانمان ڕاگرتیە یعنی کە تەڵەبەی زانکۆبین لە مەرحەلەی بە کەلۆریۆس وانە ئەگەر جەناب بەبییر دێ لە مەعهەدی زۆر خۆش بوو کە لەو جەوەی پاسی دانەنیشتین پاسی زانکۆ ئێستا ئەم جەوە ئێستا هەمومان دەچینە ئیشکردن لە ناو سەیارەی خۆمان بەڵام چەند گرنگ و چەند باشە ئەوەجگە لە کاریگەری ئیجابیەکانی لە ڕووی نەفسیشەوە و هەروەها یەکێک لەم شەرتانەی کە ئەم برادرانەی کە خەبیرن هاوکارانمان لە وەزارەت بیرە لێ کردیتەوە دەبی لە ناو پاسەکانە ڕوا هێڵی ئەنتەرنێتە بیتن بۆ کۆی لە نێوان بۆن وڵات بۆن مەکەچی بۆ ئێران کەچی بۆ باشە کاکان و بۆچی لە منشئاتی حکوومەتەوە لە دام و دەستگاکانی حکوومەتەوە دەست پێ ناکەن ئەم کارە بۆ نمونە ئێوە لە وەزارەتەکەی خۆتانەوە بۆ دەست پێ ناکەن کە کارمەندەکانتان بە کۆمەڵێک پاس هاتوچۆ بکەن چیتر ئۆتۆمبیلی خۆیان نێنن بۆی ببێ بە نمونەیەک و لە ئەنجامیشە ئەگەر نمونونەکە سەرکەوتوو بوو بسەپێنرێ بەسەر وەزارەتەکانی مەشاریعی اختیبار شتێکی زۆر گرنگن بەڵام ئەم یعنی ئێمە ئەم بابەتەکانی سیتی پاس مەشروعێکی نوێنیە برێ داهێنانێکی زۆر گەورەبی لە دنیادا نەبی لە چەندین وڵاتانی دنیا سیتی پاس هەیە بۆ ئێمە نوێ کار دەکا و ئێمە هەیتمان ئەم سیستەمی ئێستا هەیە هەیتمان ئێمە دەمانوێت ڕێک بخەین و لە شێوەیەکی مۆدرن و ڕاکوپێک بگەینی ببتە بەدیلێک لە بۆ سەیارەی شخصی کەنجی بەکاردەهێنێ لە وڵاتان لە کاتی ئەوەی دوای دەوام هەر کەسێک بێ بستی سەردانی خزمان بکە بستە مۆڵێک بۆ خۆی بەڵام زیاتر لە کاتی ئیشەکانی فەرمی لە ناو شارەکان هێڵەکانی گشتی گواستنەوە بەکاردێنن باشە بەس لە ئۆتۆمبیلی
کەسی و دوای ئەگەر ئێمە بیکەین تەنها لە بۆ وەزارەتی خۆمان ئەنجا هەر جەنابەت بە خۆت دێنا و بەرنامە دەرێتەنها لە وەزارەتی خۆیان کردیتیان لە بە ئەڵێم لا ئێوە دەستان پێکرد لەبەرەوەی ئێوە جیهەتی پەیوەنددارن ئەگەر بکەین لە بۆ هەموو هەوڵاتیان دەکەین باشە باسی ئۆتۆمبیلی کەسی و تایبەتت کرد یارە ئێستا ناوە لە سلێمانی و لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەبینی کە ئارمێکی گەورە بە هەندێک لە ئۆتۆمبیل لە حکومیەکانەوەی پێم خۆشە ڕوونکردنەوەی زیاتر بی ئەزانم بابەتی بەرنامەکەمان نییە بە هاوڵاتیان ئەو ئۆتۆمبیلانەی کە ئارمی حکوومەتیان پێوەیە لۆگۆی حکوومەت هێرێمی کوردستانیان پێوەیە بۆیان نییە لە دوای دەوامی فەرمی بەکاری بێنن ئەوانەی سیارەکانی کە ئارمی حکوومەتیان پێوەیە بە گوێرەی ئەم ڕێنماییانەی کە وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئەوەی ئەنجومەنی وەزەرەندەری کردیە بۆ کارهێنانیان بەکاردەهێنرێن و لە بۆ ئیشی حکومی بەکاردەهێنرێن بەڵام ئەم ئارمانەی کە سەر بە وەزارەتی ئێمەیە جیاوازی هەیە ئەو ئارمانەی کە جەنابەت مەبەستە کە ئێمە ئیعلانمان کردیە پێش چەند ڕۆژێک ئەمە ئارمەکانی تەکسیەکان من باسیەوە ناکەم باسی ئۆتۆمبیلە گشتەکانی تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هێرێمەکەم ئێستا لۆگۆیەک دەدرێت لە دەرگاکانیان بۆی هاوڵاتیان بیان لە بۆ ئیشی حکومی بەکاردەهێن واتە لە ینی بۆی هاوڵاتیانیشەوە بەرچاوتان ڕوون بێت لە هەر جێگەیەک بینیتان ئۆتۆمبیلێکی حکومی هاتووە بۆ کەبابخانەیەک سعات دەیشەوە هاتووە ئایسکرێمەکرێ ئێوە ئەتوانن وێنەی بگرن وەلایەنی پەیوەندیدار مامەڵە و ئیجراتیان لەگەڵاکە من مەبەستم ئەویان بوو ئێستا دێنە سەرباسی تەکسیەکەش باشە باسیەوەت کردوتە کابینەی نۆیەم کابینەیەکی تایبەتە لەو ڕۆوی کە گرنگی بە تەواوی شار و شارۆچکەکانی حکوومەتی باشووری کوردستانەدا با بڵێن چۆن و بە چ میکانیزمێک ئێوە دەستانەگا بە شارەکانی کوردستان لە گەرمیان و خانەقینەوە تازاخۆ بە چ ڕێگەیەک ئێمە لە هەر محافەزەیەک بەرەبەراتی خۆی هەیە بەڵێ و هەر شوێنێک ئیدارەی خۆی ڕاستە لە ساڵی 2014-2015 هەندێک لە وحداتی ئیداری هەندێک لە بەرەبەراتیەکان کەم کراینەوە بەرەبەراتی بووە نووسنگا ئەما لەبەر بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و تاڕادێک هەندێکیان پێویست بوو و هەندێکشیان وەی لێ هات کەبوونە کێشەیەک لە بە وەزارەتەکان لەبەرەوە هەندێک شوێن هەیە پێویستیمان بەوەیە کە بەرەبەراتی بینەک نووسنگە بیتە سەبۆن منە زاخۆ و کاسبکاران و خەڵکی زاخۆ وڵاتیانی زاخۆم گلەییان هەیە ئەڵێن ئێمە هەمان بۆ پێشتر ڕاستە ئێستا لا براوە ئەبێ هەموو ڕۆژێ ئێمە بگەینە درۆک بۆ کاری ڕاست زۆر سادە و ساکە ئێمە داوامان لێکراوە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران کە هەر وەزیرێک لەگەڵ ستافی خۆی لەگەڵ بەرەبەرە گشتیەکان ئێمە لە کاتێکی محەدەت درایتەوە بە ئێمە کە دیراسەی بکەین هەیکەلی وەزارەت هەیکەلی بەرەبەراتیەکان و پێشنیارێک پێشکەش بکەین بە دیوانی ئەنجومەنی وەزیران دەربارەی ئەم بابەتە لە چ شوێنێک پێویستی پێیە استحداثی بکەین جارێکی دیکە استحداثی دەکەین و لە چ شوێنێک زیادە هەتاکو کەم بکەین و ئەم بودجە بگەڕێتەوە بە حکوومەت واتە هەموو جێگەکان و بە تایبەت ئەوانەی زاخۆ ئێوە بیرتان لێ کردوتەوە بە دوواداچوونی بۆکەن و ئەو کێشەیەشیان بۆ چارەسەرەکەن بەتاکیت باش بابەتێکی دیکە هەیە سەبارەت بە دیارە من لەگەڵ جەنابی وەزیری ئاوادانکردنەوە نیشتە جێکردن و لەگەڵ جەنابی سەرۆکی دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان هەرێک لە کاکەدانە و کاک محەممەد من ئەم بابەتەم باس کردووە بابەتی هێڵی شەمەنەفەر ئەوان وتیان چیتر لە خەون دەرچووە ئێستا بابەتێکی واقعی و هەنگاوی بۆ نراوە پێم وابێ ئێوە لە هەموو لایەک زیاتر پێوەستن بەم بابەتەوە بەکوێ گەیشتووە کۆمپانیا هاتووە دەرخستە کراوە خۆتان بۆ بینەرانی ڕوون بکەنەوە ترین یاخود شەمەندەفەر قیتار بە عەرەبی مخەتەتەکەی دروست کرایتەوە و بەرچاوڕوونیەکی وازح هەیە چەندین کۆمپانیا هاتینەوە لە بۆ ئەوەی هەتاکو ئەم کارە ئەنجام بدەن باش هەیە مستەسمەری مەحەلی لۆکاڵ مستەسمەری دەوڵەتیش هەیە کە هاتینەوە ئەم کارە ئەنجام بدەن ئیشەکان لە زیاتر لەبەر ئەوەی پەیوەستن بە حکوومەتی فیدرال بەرەوەی تا ئێستا خەتی عێراقی گەیشتە مەنتەقەی بێجی بەڵێ ئێمە لەژێر دراسەیەکی چردایە و لە دوای ئەوەی هاتنی بەرنامەکەمان کە لە ئەنجومەنی وەزیرانە بۆ وەزارەت و بە دانیشتن و تەفاهمێک لەگەڵ حکوومەتی فیدرال
یاخود حکوومەتی اتحادی لە بەغدا دەست پێ دەکەین بە هەنگاوی عملی. واتە ئێستا تەنها لە قۆناغی دراسەکردندایە لە قۆناغی دراسەکردندایە لە مخەتەتەکەی تا ڕادەیەک تەواو بیتەوە، بەڵام ئیشەکان دەبی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی اتحادی بکرێن. هەماهەنگیەکە بوونی هەیە؟ بەڵێ ئەوان هەماهەنگی هەیە، بەڵام جەنابشتان ئاگادارن زانی حکوومەتی ئێمە هەمیشە لە عیلاقاتمان لەگەڵ بەغدا دەبی محاولە بکەین نەقبولی بکەین کە ئەوان مافی خەڵکی کوردستان قۆڕخ بکەن، نە ئێمەش لە التیزاماتی دەستوری خۆمان بە دوور بگرین. ئێمە التیزاماتی دەستوریمان لەسرە و مافی دەستوریشمان هەیە لە عێراقدا کە ئەم کارە چوارچێوە کراوە لە ناو دەستوری عێراقیدا. لەبەر ئەوە ئێمە بە عێلاقەیەکی باشمان هەیە ئێستا، حکوومەتی هەرێمی کوردستان عێلاقەیەکی باشی هەیە لەگەڵ حکوومەتی فیدرالی، حکوومەتی اتحادی، بەڵام جەنابتان ئاگادارن لەم وەزعی ئێستا کە لە بەغدا دەگوزارێ چاوەڕوانی بزانین وەزعەکان دەگەم بەکوێ، هەتا کوجارێکی دیکە لجانی مختص بە تایبەت لژنەی باڵا و لژانی مختصی دیکە بستنەوە بەغدا بۆ هەماهەنگی. ئەمە بەنسبەت شەمە نەفەر، ینی پێشتر ئەوترێت کە بۆ هەولێر وەکو نمونە بێنینەوە نەخشە و نەخشە سازی میترۆ و لانی کەم ترام هەبووە لە هەولێر، لانی کەم، بەڵام ئەویش دیسان تۆزی لەسەر نیشت و کەس نەچوو بەلایە لە کاتێکە ینی تایبەتمەندی هەولێر ینی لە ڕووی تەختیەوە زۆر هاوکارە بۆ ئەوەی ئەو پرۆژانە جێبەجێ بکرێن. ئێمە لەگەڵ ئەوەی جەنابەت باس کرد بدایەکی تایبەتی هەیە، ئەگونجێ بۆ لە سەرەتاوە جەنابەت باس کرد گوتت شتێک بکەن وەکو پایلۆت پرۆجێکت، مەشروعی اختیباری، لە بۆ دوایە بتە پرۆجێکتێکی گشتگیر لە کوردستان. لەم باوەڕە داینە ئێمە بیرۆکەیەک، طبعاً جەنابتان ئاگادارن مخەتەتاتی ترام هەموو تەواو بیتەوە، ئەخر بۆ دوو کابینە پێشێستا، بەڵام ئیستیسماری ئینڤستمنتی ترام ئینڤستمنتی زۆر گەورەیە، یعنی دەرچووی زۆرە. لەبەر ئەوەی ئێمە لەم بیرۆکەداین کە ئێمە بتوانین ئەم خەتەی کە لە زانکۆی بابرێن لە ڕێی زانکۆ دێتن بۆ بازاری هەولێرێ، بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەربیل هەولێر، جەزری وەسەتی و نێوەندی جادەکان زۆر فراوانن. بەڵێ ئەوە بڕوە وەکو پایلۆت پرۆجێکت، یەکەم وەکو پایلۆت پرۆجێکت بڕواتن کە ئەوە نەجاحەتی هینا ئەنجە دەست پێ دەکەین بە هەنگاوەکانی دیکە چ لە هەولێر، چ لە دوهۆک، چ لە سلێمانی. ئەمەش دیسان بیری لێ کراوەتەوە، ئەوە هەر تەختیتی تەواو بوویتەوە، دوو کابینە پێشێستا، بەڵام لە ڕووی دەعمی دارایی، دەعمێکی دارایی زۆری دەوێت و ئێمە بیرمان کردیتەوە. بەڕاستی بەندە وەکو کەس، وەکو شەخص زۆر باوەڕم بەوەیە لە حکوومەتی بچووک چەندمان پێ بکرێ ئێمە دەوڕ بدەین بە کارتی تایبەت، بەڵام وەکو حکوومەت ئێمە چاودێرەیەکی چڕی بۆ بکەین. حکوومەتی و امکانیەتی نیە و هەموو پارەیە بخاتە ئیشەکانەوە، بەڵام لە هەموو دنیا بە مساتەح و پارەی خۆی لە هەموو دنیا ئەگەر کارتێکی تایبەتی بەهێزت هەبی دەوڵەتێکی بەهێزی. ئێستا ئەمریکا، ئەوڕۆپا، وڵاتەکانی دی لە منتەقەش ئەم شوێنەی کە کارتی تایبەتی بەهێزە بخۆش دەوڵەتێکی بەهێزە، لەبەرەوە ئیشی دەوڵەت چاودێریکردنە. زەمان چیە دوای 8 ساڵی تر ئێمە ناڵێن هەنگاوی بۆ نەرا بەس باس کرا. نەنا ئەسڵەن ئەم مخەتەتانە کە کراینە ئەگەر لە خلالی 2 ساڵی دیکە بە ینی 2 ساڵیان ساڵ نیوەیەکی دیکە ئەگەر دەست پێ نەکەین بە تەطبیقکردنی ئەکسپار دەبن وەرە شەر دەگۆڕێ. واتە ئەو پارەیەش کە ئەو کاتە کە پارەیەکی زۆر بووە لەو تەختیتاتە سەرف کراوە تا کۆتاییات. ئێمە هەوڵ دەدەین ئەوەی پێمان بکرێت و دەست پێ بکەین بەو پرۆژانە، بەڵام ئێمە دەبی هەمومان ئینسانی واقعی بین، دەبی ئینسانی واقعی بین، ڕیالیستیک بین. جەنابی خەڵک سەقفی تەوەقعاتی لە کابینەی نۆیەم زۆر بەرزە، دەبی ئێمە واقعی بین. جەنابی کاک مەسرور عەسا موسای پێ نییە، کاک مەسرور ناتوانانی بەردی بگری بکوشێ و ئاوی لێ دەربینی. پێویستیمان بە هەماهەنگیە لەگەڵ خەڵکی کوردستان، پێویستیمان بە یارمەتی خەڵکە، بە تەفاهومی خەڵکە، و هەروەها پێویستیمان بە دەعمی پرایڤێت سەکتەری کوردستانە کارتی تایبەت، و هەروەها
چەند بتوانین خۆمان ڕێکخین هەتاکو باشترین خزمەت پێشکەش بکەین. باشە کاکان و بابەتی هێڵی تەکسیەکان چ ئەو بە تایبەتەوانی دەرەوەی شار بابەتێکی یەجگار هەستیارن من نامەوێت تۆ پێم بڵێ کەی دەست پێکاتەوە یا کەی دەست پێ ناکاتەوە لە وردە گفتگۆیەکە ئابۆەوەی ینی کاریگەری لەسەر بازاردانێ بەڵام ئەوترێت قۆڕکاری زۆری تیاکرێت لە چ لە فرۆشتنی هێڵەکانە ینی تایەتی بۆ نمونە بە 6,000 تایەتی بە $2 دەستت ناکەوێت هێڵێکی دیاری کرا بۆ نمونە ئەمە چۆن ڕێکە خرێتەوە و ئێوە چۆن چاودێریانەکەن بۆی ئەم قۆڕکاریە ئەم احتیکاری کە هەیە کۆتایی بێت یەکەمیشی دێمە و پرۆژەی تەکسیمان ئیعلان کرد جەنابەت ئاگادار بووی تەکسیەکانی کوردستان ئێمە بە شێوەیەک ڕێکمان خست کە هەر شارێک هەولێر دهۆک سلێمانی هەروەها هەڵەبجە دەست پێ بکە بە دابشکردنی هێڵی ڕقەمی تەکسی وەکاتە ئەوان شمولیان دەکا ئەوە بۆ باسکەم بەڕێز قایم مەقامی هەڵەبجە لەسەر تویتەر نووسی بوو ئیعلانی ئەو پرۆژەمان کرد نووسی بوو دیارە ئەو پیاوە لە بۆ بەندە نازانی شارەچکەیەک هەیە ینی شارێک هەیە بە ناوی هەڵەبجە دیارە نوخشەخان بەڵێ نوخشەخان ئەمنش بۆ نووسی وڵە بەڕێز ئەمان هەموو ساڵێک لەگەڵ خەڵکی عنکاوە لەگەڵ قەشە بەڕێزەکانمان هەموو ساڵێک لە پێش دەرکەی کەنیسە ڕادەوەستین زەنگی کەنیسە بە ماتەمینی لێ دەدەین وەکو ڕێزگرتنێک لە بۆ شەهیدەکانی هەڵەبجەی شەهید ئەمە یەک دووەم باش دەزانم هەڵەبجە کوێیە و چێ و برادری هەڵەبجیم زۆرە ئەمە دوو سێ ئێمە نەمانگوتی لەوە هەڵەبجە ناکەین ئەم پرۆژەیە بەڵام ڕقەمی تەکسی لە هەڵەبجە نیە هێشتا گەیشتووە ئەوە ئیشی وەزارەتی ناوخۆی ئیشی منیە بەڵام ئێوە ئاگادارنی نانە ئەوانە کە ئیعلام بکەن لەبراتە ئێستا ڕقەمی هێشتا ژمارەکان هێشتا لە فرۆشتندان کە ڕقەم هەبی تەکسی هەڵەبجە هەبی ئێمە ئەو پرۆژەیان بۆ دەکەین بەڵام ئێستا چمان کرد لە مۆزۆی تەکسی تەکسیەکان وەک جەنابەت دەبینی وەمان کرد هەر شارێک هەر محافەزەیەک ڕەنگێک لۆگۆیان دەبی باش ئەمە یەک ئەم ڕەنگەت ئەم لۆگۆیەک و بەدەست دەینی هەر شۆفەرێک دەستا مدیریەتی ئەم محافەزەیە دەچی فۆرمێکی دەدەنێ ئەم فۆرمی معلوماتە پڕ دەکاتە وەسایقی خۆی لە لەگەڵ دادەنێ ساقی فەرمی خۆی دەستە دائیرەی ئاسایش لە گەڕەکەکەی بنکەی ئاسایش دەستە بنکەی ئاسایش ملاحەزاتی خۆیان لەسەر ئەو کەسە بۆی بزان کە پێشینی تاوانی نییە دەنووسن ئەم کەسە بێت تاوانە بێ کێشەیە سابقەیەکی ئیزرامی نییە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئەمنی ختم دەکەن هەر لەسەر ئەو هەمان فۆرمەکە دەباتە دائیرەی پەنجەمۆر لیتاوان تا ئێرە هیچ پارەی تێچێ بەس کە فۆرمەکە وەردەگری دەچی دەبا لەوێ لە دائیرەی پەنجەمۆر دەردەینن کە دەبی ئەم کەسە نەجن حەو نەجینایی هەبی کە ئەمە هەموو تاوا دەکات دەگەڕێتەوە بۆ مدیریەت دەینێریتە ئەم شەریکەی کە عەقدی هەیە لەوێ ئەم لۆگۆی بۆ لێدەن کارتی زانیاری بۆ دروست دەکەن کارتی زانیاری لە جامی پێشەوە کارتی زانیاری ڕسمی وێنەی سایقی تێدایە ناوەکەی ڕقەمی سەیارە ڕقەمی موبایلی لەگەڵ تەلیفۆنەکانی ئاسایش و شورتە و فریاکەوتن و دنوتیژی لە پشتی سەری لەسەر هەردوو کوشتەکان کە سەر نشینەکان ئافرەتە منداڵە پیاوە تەکسی بەکاردەینی سوای تەکسی دەبی دەتانی زۆر بە ئاسانی بە موبایلی خۆی ڕسمێک بۆ ئەم کاتی معلوماتە وەربگری بنێری لە بۆ برادەرەکانی لە بۆ ماڵێ برێ ئەم لەگەڵ ئەو تەکسیە سوار بیوە هەتا بزانە سبەی دوزمێک کێشەیەکە یاخود ئەم کەسەی کە وێنەی لەسەر ئەوەی دراوە کارتی زانیاری جیاوازە لە شۆفێری ڕسمەکەی بگری دوای ئاگاداری لانی پەیوەندیدار بکات لەبرە کەس بۆی نییە تەکسی خەڵکی ئەمە قەرار بوو تا مانگی حەوت بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لۆگۆکان وتیان تەبعکردن و چاپکردنی لۆگۆکان دواکەوتووە دیارە ئیجراعاتی ئەو دەستکەوتنی و بەڵگەنامانەش دواکەوتووە ئەوان ئێستا دەست پێ دەکەن با دەچن خەڵک دوای مانگێک لە تەوقیعکردنی 2 هەفتە دوای مانگێکیش هەندێکیان لەبەرەوە شەریکەیەک هەبوو داوای چەند ڕۆژێکی دەرشکردنی کردیا موادەکانی خۆیان حاضر دەکەن دەبی لە خلالی 6 مانگ ئەم پرۆسەیە کۆتایی پێبێ ئەمە کۆتایی بەوە شەهێنەیە کار کەسێ فەرمانبەر بێت چیتر کاری تەکسینەکە ئەم کارە ئەم ئێستا بۆ شەرح دەکەم ئەم کارە کە ئێمە لە خلالی 6 مانگ
ئەو هەموو فۆرمە بۆ مەدێ هەموو سایق تەکسی لە بەرەوە دوای 6 مانگ ئەم سایق تەکسیانەی کە ئەم لۆگۆیان پێ نەبی دەگیرن لە ناوجادە لەلایەن مرورەوە بەڵیان نییە سایقی تەکسی بکەن ئەمە یەک باش دوو لۆ جەنجالی کەم دەکاتەوە تەکسی هەولێرە ناتای لە سلێمانیش بکە تەکسی سلێمان ناتای لە دووەچەیش بکە تا ئێستا هەیە ئێستا ئەوە نامینێ ئەمە یەک دوو تەکسی ناو شارەکانیش لۆگی خۆیان هەیە یعنی تەکسی ناو شار ناتانی ئیشی خارجی بکات شی خارجی لۆگۆی خۆیان دەبی ئەمەش زۆر لە جەنجالیەکە کەمتر دەکاتەوە ئیشەکەش بە شێوەیەکی باش ڕێک دەخرێ بەڵام دوای 6 مانگ کە ئێمە ئەو هەموو کە فۆرمە دێتن بۆ ئێمە دەکەینە سوفت کۆپی دەکەینە داتە بیسێک ئەم داتە بیسە پێشکەشی دەکەین بە بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ زۆر بە ئاسانی بەراوردی پێ دەکەن لەگەڵ داتە بیسی خۆیان ئەمەی شمولی ناکە لێکچوون باش پاوڵاتیەک دەپرسێت دەڵێ لە جەنابی وەزیر بپرسا بەڵێ ببورن بۆچی دەسەڵات لە سندیکاکان ناسەنێتەوە و خەتەکانی شوێنەکان وەزارەت خۆی سەرپەرشتی بکات چونکە زۆربەی بەرپرسی خەتەکان ئەو خەتانەی لە ژێر دەستیانە کە لەلایەن سندیکاوە دانراون بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دێنن و بەویستی خۆیان لە جێگەیەکی تر هاوڵاتیەکی دیکە هەر پرسیاری کردووە ئەڵێ بۆچی دەسەڵاتی ڕەها لە دەسەڵاتی ئەنجومەنە نەک وەزیر مەبەستم لە ئەنجومەنی هێڵەکانە باشە ئەڵێ وەزیر دەسەڵاتی ئەشکێ بەسەر سندیکاکانەیان ئەوە ئەنجومەنی خۆیان هەیە و ئەوان نەتوان ئۆتۆمبیلێ زیاد بکەن ئۆتۆمبیلێ دەربکەن وەزارەت ئەوەشی پێ ناکرێت سندیکا ئێمە ڕێز لە سندیکا دەگرین و ڕێز لە کاری نەقابی دەگرین باش لەبەرەوەی سندیکا و نەقابە دروست بووە بۆ ئەوەی داکۆکی لە مافی ئەندامانی ئەم سندیکا و هاوکاریەوەش جەنابەت و بەندەش کە ئیشمان دەکرد لە ڕاگەاندن و لە ڕۆژنامەنووسی ئەندامانی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بووین و هەر کارێک هەر کێشەیەک ئەگەر هەبە دەبا سندیکا دیفاع لە ئێمە بکردوە و دیفاعشی دەکرد ئیشی سندیکاکان ئەوەیە کە دیفاع لە خاوەنی تەکسی و خاوەن پاس و خاوەن لۆری و ئەوانە بکاتن بەڵام ڕاستە پێویستی بە مراجعکردنە پێویستی بە دراسەیەکی زیاترە داواشم کردیە لەم بەڕێزانەی کە شارەزایەکی باشیان هەیە لەم کارانە لە بەرەوەرەگشتیەکان کە دیراسەیەک حازرکەن ئامادە بکەن بە هەماهەنگی لەگەڵ سندیکاکان لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان ئێمە ئەم کێشانە چارەسەر بکەین واتە دووبارەیەکەمەوە سندیکاکان لە ژێر چاودێری ئێوەن تا ئەمڕۆ یان بەنیازن بیخەنە ژێر بیان خەنە ژێر چاودێری خۆتانەوە سندیکا کارێکی نقابی دەکات ئێمە بەس ئێمە هەماهەنگیمان لەگەڵ ئەگەر کاری ناقانونیش بکات غەدریش لە وڵاتیان بکە هەر کەس مەبەستی من ئەوەیە بە دیاریکراوی کەس لە یاسا بەرزتر نییە کاگادە کەس لە یاسا بەرزتر نییە و کو ئەمن وەکو وەزیرێک وەکو فەرمانبەرێک وەکو جەنابەت وەکو ڕۆژنامەنووسێک مەسئولین بەرامبەر بە یاسا هەروەها سندیکە مەسئولە بەرامبەر بە یاسا و هەر ینی هەر کارێکی ناقانونی هەبێت ئەتوانن ئێوەگەداتوانێکم بزانیەوە هێڵێکی گەرمتانەیە بۆ باشە من وردە لە چایخانەکە نزیکە بینەوە بەڵی چایەکی گەرم بخۆین زیان دووبارە سڵاوتان لێبێت وەکو هەمیشە لە کۆتاوێستگەی پاسەکە هاتوین لەگەڵ جەنابی وەزیر چایەکە خۆینەوە و گفتوگۆکەشمان بەردەوامەکەین کاگان و بابەتێکەیە زۆر قسەی لەسەر کراوە ینی ئێستا لە دەرەوەش لەگەڵ و کاکەیە قسەمان کرد منطقی تیانە کارتێک بە 5,000 بێ من بە 6,000 بە 6,000 و ڕۆبێ بە 6,500 بیکڕم بە بێناوێنانی کۆمپانیەکانی ینی ئەو بوارە بەڵام ئەم باجەکەی هەڵئەگیرێت چکاگەدارم کە هەنگاوتان بۆ ناوە و ئەمە تا چەندە غەدرە لە هاوڵاتی ئەکرێت ئەم بڕیارە لە ساڵی 2015 لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقی ئەو کات عوبادی دەرکراوە لە قانونی موازنەی عێراقی باش مادە 33 ئەم قرارە ئەو کاتە دەریان کرد لەبەر شەڕی داعش و لەبەر ئەمە کە نرخەکانی نەوت لە بازارەکانی دەوڵەتی دابەزی بوو و هەروەها تێچووی شەڕەکە دژی داعش زۆر بوو
ئەم بڕیارە لە حکوومەتی فیدرالی یاخود اتحادی چەسپاندیان لە قەراری میزانیەوە تاکو ئێستاش چەسپایتەوە بە نسبەی 20%. بەڵام لە دوای دراستکردنمان ئەم نسبەی 20%دا ئەگەر وەربگرین وەکو فەرمانبەرانی بەغدا معاشی فەرمانبەرانی بەغدا لەگەڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە سەقفی معاشەکان 53% جیاوازی تێدایە کەواتە فەرمانبەری بەغدا ئەگەر لە سەرپارەی کار 20% باش دەدا فەرمانبەری هەرێمی کوردستان 40% زیاتر لە 40% باش دەداتن و ئەم پارەی هەموو کۆ دەبیتەوە لە حکوومەتی بەغدایە لە بەغدا. ئێمە داوامان کردیە بە نووسراوێک کە ئاراستەی حکوومەتی فیدرالمان کردیە یەک ئەگەر لەبەر شەڕی داعش ئەم بازیاندانا بوو شەڕی داعش ئێستا تا ڕادەیەکی زۆر کۆتای پێاتیتەوە ئەوە ئەمیرەکەشیان کۆتاییەت ئەمیرەکەشیان کۆ ئەگەر لەبەر ئەوەیە کە نرخی نەوت کەم بووەوە ئێستا نرخی نەوت وە بە شێوەیەکی باش بەرز بوویتەوە لە بازارەکان و ئەگەر مەسەلە عەدالەت بیتن دەبی ئەم ڕێژە پارە کە وەردەگرن لە خەڵکی عێراقی کەمی بکەنەوە بە نسبەتی 10% لە بۆ خەڵکی کوردستان لە بەرەوە معاشی خەڵکی عێراق لە ئیمە زیاترە. بەڵێ تا ئێمە ئەو نووسراومان کردیەوە تاکو ئێستا جەنابتان ئاگادارن و ئێستا لە کوردستان 24 دەبینین ئەخبارەکانی بەغدایە و بەرەبەر بڕیارێکی نوێ دەردەکەن هەموو ساعتێک لەبەر ئەم بارەدۆخەی کە لە بەغدا هەیە تاکو ئێستا ئێمە وەڵامی ئەو نووسراوەمان نەدرایتەوە. سەبارەت بە هێڵەکانی دابینکردنی خزمەتگوزاری ئەنتەرنێت یعنی من پێم خۆشە ئەگەر ئێستا بۆم بکرێتەوە بە شێوەیەکی زیندە پێت بڵێم ئەمە ڕاپرسیەکە تقریبا 14-15 سعاتێکە بێدامناوە لە پەیجەکەی خۆم 1500 کەس دەنگی لەسەرداوە پرسیارەکە ئەڵێت لە خزمەتگوزاریەکانی هێڵی ئینتەرنێت لە نێوان کەوانەیەکە دووشتم دیاری کردووە خێرایی و نرخ لە ناوچەکەت ڕازیت لەو 1500 کەسە 1400 کەسی ئەڵێ ڕازی نین 115 کەس ئەڵێ بەڵێ ڕازیم ئەلێرەوە قسەی خۆت بکە. بە نسبەت ئەنتەرنێت وەک بەڕێستە ئاگادارن ئەنتەرنێت لە سێ مەوەلی ڕئیسی دێتەوە ناو کوردستان لە مەرزەکانی پەروێستان و حاج عومەران و هەروەها ئەبراهیم خەلیل و ئەوانە دێتە ژۆرێ لە تورکیا و ئێرانەوە دێن لە تورکیا و ئێران دێ. ئەمەی لە کوردستاندا هەیە لە ڕووی ئەنتەرنێت بە تایبەت مۆزوعی فایبەر ئۆپتیک کە نەک تەنها لە شارەکان بەڵکو گەیشتیتە شارۆچکەکانی کوردستان و هەروەها لە هەندێک لە گوندەکانش بوونی هەیە ئەمە لە 50% دنیا نییە هەر لە بۆ معلوماتن و هەروەها لە دووەلی ئیقلیمی دەوروپشتشمان نییە بەڵام ملاحەزە هەیە سەر خێرایی ئەنتەرنێت بەڵێ هەیە ملاحەزە هەیە سەر ئەوەی نرخی ئەنتەرنێت بەڵێ هەیە. ئێمە خەتێکی گەرمماندانایە هێڵێکی گەرم خەت ساخن هۆتلاینماندانایە ئەوە هۆتلاینە و ینی هەر کەسێک کێشەیەکی بێتوانێت لە ڕێگەی بۆ ئەمێ ژمارەکە بۆی 750 456 16 63 0 476 16 63 ئەمە بۆ چییە؟ خەڵک بۆچی تەلەفۆن کا بۆ ژمارەیە؟ ئەمە خەڵک نەک تەلیفۆن بکە ڕسالەی ڤایبەر یاخود نامەی واتساپ یاخود نامەی SMS باشە بۆ ئەم ڕقەمە بنێریتن و پێی برێ یەک کێشەی چییە؟ ئایا خاویە یاخود پچربوونی ئەنتەرنێتە شێوەی کێشەکە چییە؟ پرۆڤایدەری ئەو ئەنتەرنێتە چییە؟ فلان شەریکەیە بە ناوان نینم یان فلان شەریکە یان فلان شەریکەیە باش و هەروەها زۆنی جوگرافی لەکوێیە یعنی لە بەحرکەیە لە پیرزینە لە گەرمیانە لە چ شوێنێک لە گەرمیان باش ئەوها پێ برێ زۆنی جوگرافیەکە لەکوێ و چ کاتێک ئەوەی لێدێ یعنی ئێمە ئەمڕۆژە ناو نینم لە یەکێک لە ئەنجومەنی پارێزگاکان نووسراوەکمان بۆ هاتیە دەرێ هێڵی ئەنتەرنێت بە شێوەیەکی گشتی خراپ ئەم تەعمیمە یارمەتی ئێمە ئەم چۆن یارمەتی بدەم ینی
يعني معقول ئەتەرنێت نەبی دەست نیشانی کەن تەشخیصی کەن تەشخیصی کەن پێم برێ لە چێهان شوێن پرۆڤایدەر چێە لە چ کاتێک وەزعەکە چیە مەسەڵەن ئایا پچر دەبی خاو دەبی پارەکە زووتەوە دەبی تا بزانم شێکی ترە لە گلەیەکان ئەڵێ من پارە بۆ 1 مانگە دەم لە 20 ڕۆژی بەشداریەکەمە کۆتایی هاتووە ینی ئەمە ئێوە ئەتوانن کۆنتترۆلیان بکەن چونکە ئەوترێت چاوپۆشیان لێکراوە تا ئێستا لەلایەن مۆدێمەکانەوە لە گیرفانت داتناوە هێڵێکی ئینتەرنێتە لەو شوێنەی کە قوتعی داناوە لە دەرەوەی شار ئەڵێ هێڵەکانمان لە دەرەوەی شار بەردەستە لەوێ خەت نییە ئێمە چەندین جار لە بەرەبەری ناحیەکان لە قای مەقامەکان کتابمان بۆ هاتووە کە لە هەندێک گوند لە هەندێک شارۆچکە هێڵی فلان ئەنتەرنێت و فلان ئەنتەرنێت با ناونەینین جارێکی دیکە لە بەرەوە دەبتە دیعایە کاکە لەوە شەریکە ئاخر باشە نەدیعایان بۆکەین نەتەشیریشیان پێەکەین ئەوە ئیشی حکوومەت و ئیشی ڕۆژنامەنووسی ئەوەیە داوامان کردیە لە شەریکەکان لە هەندێک شوێنش بورجیان داناوە لەبەر ئەوە ئێمە داوا دەکەین شوێنی جوگرافیمان پێ پیشان بدەن و ئێمە هەتاکو لە ڕێی ئەم هۆتلاینە ئێمە نووسرا و دێنەری هەندێک جارش بە خۆمان پەیوەندی بە شەریکەکان دەکەین پێیان دەرێن لە فلان شوێن خەتان زعیفە باسی بورجت کرد ئەم بورجانە هاوڵاتیان تا ئێستش حەزەری لەکەن لە هەندێک جێگا ئەوترێت ناتوانن خزمەتگوزاری دابینکردنی خزمەتگوزاری ئەنتەرنێت باشتر بکەن لەوەی پێشووتر چونکە هاوڵاتیان ڕێگریەکەن لە دانانی ئەم بورجانە بە شێوەیەکی زانستی دانانی ئەم بورجانە دەرکەوتووە لە بەرەوەی لە چوارچەوەی اختصاص و پسپۆری وەزارەتەکانە کامە مەترسی هەیە بۆ سەر باری تەندروستی و لایەنی تەندروستی هاوڵاتیان طبعا ئێمە ئەو مۆزوع زۆر باسی لێکرایە و زۆریش دیراسی لەسەر کرایە هەتاکو ئێمە بتوانین وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن وەڵامێکی زانستیانە و ئەکادیمیانە بەدەستمان بگەویتن ئێمە نووسراوێکمان ئاراستەی وەزارەتی تەندروستی کردووە هەروان نووسراوێکمان ئاراستەی زانکۆیەکان کردووە بەگشتی هەتاکو وڵاممان بدەن ئایا لە ڕووی ئەکادیمی ئەم مامۆستایانەی لەوەیە کە پسپۆرن و ئەم دکتۆرانەی کە لەم وەزارەتە پسپۆرن بۆمان ڕوونکەنەوە ئایا ئەو مەوزوعە هیچ خەتەرێکی سەر سەحەتی هاوڵاتیان هەیەی ئەگەر هەیەی چۆن چارەسەری بکەن ئەگەر نیەتی هەتاکو ئێمەش ئیزراعەتی خۆمان وەربگرین باشە یەک پرسیاری دیکە کەم بە کورتی وەڵام بیتەوە سەبارەت بە نرخەکان نرخی هێڵی ئەنتەرنێت دیسانەوە هاوڵاتیان گلەییانەیە ئەڵێن ئەم نرخانە گرانن بۆ دۆخ و ینی ئەو دۆخە دارایی و بارە مادیەی هاوڵاتیان یاریێمی کوردستان ئەڵێن زیاترە لەوەی کرد چاوەڕێەکرێ ئەکرێت هەرزانتر بێ ینی تایەتی نامەی نردووەڵێ من 40,000 دەم هەیە ئەڵێ 50,000 دەمەڵێت بەڵام نە خزمەت گوزارێکە لەو ئاستایە و نە پارەکەش جارێکی دیکە من تاکید دەکەم لەسەر ئەم هاوڵاتیە بەڕێزە پەیوەندی بەم هێڵا گەرمە بکاتن و کێشەکە بۆ مەشرحکە تاکو ئێمە کێشەکە بگەینین بە شوێنی مەبەست یعنی ئێمە تعمیم نە لە بەرژەوەندی هاوڵاتیە نە لە بەرژەوەندی حکوومەتیشە ئێمە دەمانەوێت مشکلە تهدید بکەین ئیتارێکی بۆ دابنێن ئەوە بەڵێنیشە کە بە دوواداچوونی بۆکەنەوە باشە هاوڵاتیەک لە گەرمیانە پرسێت ئەڵێت لە جەنابی وەزیر بپرسە هێڵی نۆرمال لە کەلار کە ماوەیەکی زۆر کورت کاری کردو بەهۆی هاتنی مۆبایلەوە هیچ برەوی پێنەدرا و زۆربەی ماڵەکان بەکاری ناهێنن بۆچی تاوەکو ئێستش پارەی ئیشتراک لەسەر خەڵکی داما و تۆمارەکەن و ناوی دەنێن داهات لە کاتێک ئەمە ئیش ناکات ئەو بە دوواداچوونی بۆ دەکەن بەتاکیت باش ئەمە بە دوواداچوونی بۆ دەکەن هاوڵاتێکی لە کەلار بەڵێ من هەر دوایی کۆمنتەکەشت سکرین شۆت دەکەم ناوی کەسەکەشتان بۆ ئەنێرم هاوڵاتیەکە ئەگەر ئەم بەڕێزش ئێستا جێمان لێ ڕادەگری پێم خۆشە پەیوەندی بەو هۆتلاینەی ئێمەش بکاتن بۆی بەوردی ئەمەش بە خۆشمان هەر پەیوەندی ئەوەی پێ دەکەین ینی دوواداچوونی بۆ دەکەین باشە پرسی پۆستە و گەیاندن خەمێکی ئێجگار گەورەیە و ئینسان کە ئەبینێت لەم وڵاتەیە هێشتا ناتوانێت بە ڕێکوپێکی پۆستێک بنێرێ بۆ کەسێکی خێزانەکەی بۆ هاوڕەیەکی لە وڵاتێکی دیکەیان ئەوان کە شتێکە بۆ نێرن ئەبێ بچیت بۆ ئەم کۆمپانیا و ئەو کۆمپانیا بەڵکو بزان چۆنێ گێنن کیلۆی بە چنەیە هێنن ئایا ئەو شتە ئەهێنن چەندیە خەنە سەر ئایا بە سەلامەتیەگە زۆر بابەتی دیکەی لێ جیابێتەوە خۆتان شارەزان و
و ئاگاداری ئەم پرسن ئەمەتان چۆن ڕێکخستۆتەوە نرخەکانتان چۆن ڕێکخستۆتەوە لە بۆ بواری پۆستا لە هەرێمی کوردستان ئێمە چەندین پرۆژەی تەموحمان هەیە ئەمەی کە ئێستا هەیە لەوەی کە کیلۆەکە بە 7,000 بوو ئێستا ئێمە عقدێکمان تەوقیع کرد لەگەڵ بەغداوە کە لەگەڵ خطوط جەوی عێراقی هاتە خوارێ سەر 1000 ئەمە لە 7,000 هاتووە بۆ 1000 دینار ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیان داوە و قۆناغی دوام کە ئێمە کاری لەسەر دەکەین تەفعیلی پۆستا بکەین پۆستا لە هەفتاکان لە شەستەکان لە هشتاکان هەبووە پۆستا لە وڵاتان بە تایبەت لە وڵاتانی پێشکەوتوو دەتوانی لە ڕێی پۆستا پارەی کارەبا بدەیت پارەی زەرایبت بدەیت معاملاتی حکوومەت بکەیت دەتوانین ئێمە هەر لە ڕێی پۆستەوە بەریدی لە نێوان وەزارەتەکان بەریدی لە نێوان مدیریاتی عام ڕێک بخەین و هەروەها ئەوە دەبیتە هۆیەکی گرنگ بۆ کەمبوونی گەندەڵی و عیلاقاتی شخصی و خزمایەتی و مەحسوبیەت و منسوبیەت ئەمە پرۆژەیەکی زۆر تەموحە بەڵام هەروەها پرۆژەیەکە کە دەبی زۆر قۆناغ بە قۆناغ زۆر بە ڕێکوپێکی ڕێک بخرێ و ئێمە نسبەت کۆمپانیا ئەهلیەکانەوە کە کاری پۆست و گەیاندنەکەن هەم شتت بۆ هێنن هەم شتیشت بێ بۆتە نێرنە دەرەوە ئەمەش دیسان لەژێر چاودێری ئێوە نێوازانن چۆنەی هێنن چۆنەی بن نرخەکانیان تا چەندە ئێوە ئاگادارن خۆ دەزانی کۆمپانیا کە تەزیل دەکرێت کۆمپانیا تەزیل دەکرێت لە تەزیلی کۆمپانیاکان بەڵام ئێمە دەبی جیاواز بکەین کۆمپانیای پۆستە و کۆمپانیەکانی گەیاندن کۆمپانیەکانی گەیاندن کەواتە کۆمیونیکیشن اتصالات بەڵێ ئەوانە هەموو لەژێر چاودێری چی بە نسبەت پۆستەوە کە لە کۆتایی ناوەکانیانەوە وشەی پۆستی پێوەیە وەو کاراکە ئەوانەی پۆستا ئێمە بە هەماهەنگی لەگەڵ تا ڕادەیەک لەگەڵ وەرگرتنی ئەوەی پۆستە لە وەزارەت وەردەگرن بەڵام تاکو ئێستا ئێمە دەمانوێت ئیش بکەین بە شێوەیەکی مۆدرن و بتوانین سیستمێکی پۆستا دروست بکەین لە کوردستان ئەم سیستمی پۆستەیە وەکو شەبیهی وڵاتانی بابرێن دیڤلۆپد کۆنتریز بیتن وڵاتانی پێشکەوتو تاکو بتوانین زیاتر خزمەت بگەینن بە هاوڵاتیان لەوەی کە کەمی بکەین یەک لە جەنجاڵی لە دەوائری حکومی دوو هەروەها دەبتە هۆیەک بۆ کەمکردنی گەندەڵی و هەروەها عیلاقاتی کەسی کە بێتەوە ناو کاری ئیداری ئەگەر بیرت بێت لە دوای ئەنجامدانی ڕیفرەندەم و دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئێمە بە ئاسانی ئاسمانمان لێدا خرا و هیچ دەسەڵاتێکمان بەسەر ئاسمانی خۆمانە نەبوو بەڵێ هیچ ڕێگەیەک هەیە بۆ ئەوەی ئەمە بە میزاج بڕیاری لێ نەدرێت و دووبارە نەبێتەوە ئاسمانمان لێدا بخەن مامەڵە بە هێڵە ئاسمانیەکانی هەرێمی کوردستانەوە بکەن لەوێشەوە باسێکی فڕۆکەخانی دۆ بکەین زانی مەسەلە بە میزاج نییە ئەتو دەتەوێت سەیتەڕەی کامل هەبی سەر ئەجوای خۆت دەبی دەوڵەتی سەر بەخۆبی مایفراندۆمان بۆ کرد باش لە بەرەوە ئێمە دەمانوێت سەر بەخۆبین بەڵام لە چوارچێوەی دەستوری عێراقی ئێمە کۆمەڵە مافێکمان هەیە و هەروەها کۆمەڵەتیزامێکی دەستوریمان هەیە هەندێک لەم سەلاحیاتە سەلاحیاتی سیادین سەلاحیاتی ئیتیحادین سەلاحیاتی فیدرالین و ئێمە مەسائلی مەتارەکان و هەیئەی طیرانی مەدەنی ئەوە هەموو لە بەغدایە بەڵام دەکرێت بە تەفاهم لای ئێوە هیچ کۆنتترۆلێک ناکرێت سەبارەت بە کواڵەتی گەشتەکان کواڵەتی فڕۆکەکان لە کواڵەتی فڕۆکەکان و لە ئیشی فڕۆکەخانەکان فڕۆکەخانەکانی کوردستان کارێکی باشیان کردیتەوە چ فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەربیل یاخود هەولێر یاخود فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی طبعا ئیش و کارەکانیان بەبێ کەموکورتی نەبووە کەموکورتی هەیە لە هەموو ئەسەسێک وڵاتیانیش گلەیان هەبڵێ بڵێ و ئێمە ئێستا لژنەیەکمان پێک هیناوە لە چەند خەبیرێک وەکو تاسک فۆرسێکە دەستە فڕۆکەخانەکان و پێداچوونەوە بە کارەکانیان دەکات پێداچوونەوە بە گرێبەستەکانیوان دەکات کۆنتراکتیوانی دەکاتن و ئەم لیژنەیەوە ئێستا بە ئیش کەوتیتەوە بەرەبەرە ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو ئێمە هەتاکو بتوانین ئەم ئیشی فڕۆکەخانەکان بە نسبەت کە دەواازەیەکی زۆر گرنگی ڕێک بخەین چی بە نسبەت فڕۆکەخانەی دۆک بە نسبەت فڕۆکەخانەی نێودەوڵەتی دهۆک دۆسەیەکەی لە وەزارەت نییە لە وەزارەت نییە لە وەزارەت نییە و تاکو ئێستا دۆسەیەکەی نەهاتیتە وەزارەت ئەم کاتێکە ئەم دۆسەیە لە شوێنی مەبەست لە ئەنجومەنی وەزیران کە ئەوان لە اختصاصی وەزارەتە بینێرنە وەزارەت ئێمە دەتوانینەوە کاتە هەم
معلومات بدەینە ڕای عامی کوردستان کە گەیشتیتە بچێ و هەروەها پلانێکی ئاشکرای بۆ دابنێ. جەنابی وەزیری گواستنەوە و گەیاندن لە حکوومەتی هەرێمی کوردستان کاکە ئانۆ جەوهەر عەبدولمەسیح عەبدۆکە زۆر سپاس بۆ بینەرانت بەخشی ماندوو نەبن زۆر سپاس. بەڵێ ئەزیزانم ئەمە کۆتاوێزگەی پاسەکە بوو تا هەفتەی داهاتوو بابەتێکی دیکەی پەیوەنددار بە پرسیارەکان و داواکاریەکانی ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بخواتان.